شاری کفریە گەرمترین ناوچە لە هەرێمی کوردستان پلەکانی گەرما نزیکە لە 50 پلە خەڵکی شارەکە لە وەرزی هاویندا بەراورد بە ناوچەکانی دیکە پێویستیەکی زۆریان بە کارەبا هەیە بەڵام گلەی زۆریان لە حکوومەت هەیە کە دوای 34 ساڵ لە حکومڕانی هێشتا نەیتوانێت کارەبایەکی باش بۆ هاوڵاتیان دابین بکات. ڕۆژ بە ڕۆژگار گەرمترە بێت کەچی ئەو بڕە کارەبای کە تەرخانەکرێت ئەوش لەگەڵیا کەمترە بێتەوە واتە زیاتر پشت بە مۆلیدە ئەبەسرێ خۆ ئێمە زانین کاتێ مۆلیدەش داگیرسێنی ناتوانین زۆر بە شتەکان داگیرسێنین تەنها مەگەر هەر مباردەیەکە ئەوش مباردەیەکە بتوانێت مەسەرەن بە ئەمپێرێک کەم کار بکات و خەڵکی زۆری ئیمکانیات ئەوەی نییە بڵێن 20 ئەمپێر و 10 ئەمپێر و 15 ئەمپێر ڕاکێشێت چکە خۆمان لەزانین زۆربەی مۆلیدەکانیش ڤۆڵتەی نزمە واتە لە ئاستێکی بەسەن گونجاوانیە بۆ ئامێرە ئەلکترۆنیەکان ئەوژە بێتە هۆکاری سوتانی ئامێرە ئەلکترۆنی ماڵان. وەڵی دەربارەی کارەبا لەم شارە کارەبا زۆر خراپە وەزەی ڕۆژانە 4 سەعات کارەبامان بدەنیە 8 سەعاتی بڕن لە ئەنی کەمێکەی یعنی زۆر وێرانە شارەکە لە ڕووی کارەباوە لە ڕووی مۆلیدەوە ئای زۆر خراپە شاری کەفریش زۆر گەرمە گەرماگەی زۆرە ینی 50-52 پلە بەرزە پلەکانی بۆ گەرما زۆر بەرزە و دووەمش لەم بێ کارەباییشە وەزعی هاوڵاتی زۆر خراپە هەر یعنی مۆلیدەیش هەر مۆلیدەش بۆ ماڵ بە قورعانی سادەیەکی نیە ئەمە بۆ ڕیدەیش هەر گەرمە. خاوەن مۆلیدە ئەهلیەکان لە ئیدارەی گەرمیان بەهۆی بەرزی پلەکانی گەرما دەکەون ژێر فشارێکی زۆرەوە وەک خۆیان باسی لێوە دەکەن مۆلیدەکان بەهۆی ئەو بڕە کاتژمێرە زۆرەی کە لە وەرزی هاویندا بە هاوڵاتیانی دەدەن زۆر جار تووشی شکان و تێکچوون دەبنەوە. و بۆ مەسلەی گەرمای زۆر گەرمێرە زۆر گەرمە لێرانە بە پێی بە مبڕیدەت ئیش نەکەوە ینی تو ئاوت لێ ناتوانانی بە پیاوم مۆل دەبقیتە ئیشو بە معدەلی گەرەوە ئاوە بەسەریەوە بێ من تانکێکم داناوە خاص بەس بۆ ئاو بەس ئاو بکاتە سەر مۆل دەکەوە ئەم جارش گەرە معدل لەگەڵ یابیت ئەم جارە کارەبای زۆرە بڕێ لێرە تو سەرەکەی 5 ساعات بۆ 7 ساعات لێک کارا بڕێ ئەوە نییە مەسەلەن 2 ساعات و 3 ساعات بێ تو جارە تو ئێمە لە 7 ساعات کارەبا بڕێ 7 ساعات زۆرە بۆ مۆل دەکان ئێمە زۆرە ئەی زەختێ زۆرمانەکەتە سەر ئەم جارەیش ئەو تو فیتەرت نوێ عەتەڵێکت بێ لێرانە سێرەکەی ئەو مۆلدێکت عاتڵ بی تا فیتەرت بۆ تێ و ئەمەد بۆ چاکە ئەوە کەتر چی لاکەوێ. وەڵا وەی معلومە ئێستا حالیان گەرمیان پلەی گەرما بەرزە لە سەر و 45 جا ئێمەش کارەبا لێرە زۆرە بڕێ کارەبا برینەکانمانیش بزات 7 ساعات و 8 ساعات و لە 6 ساعات بەسەرەوەیە جا ئەمە زۆر تاسیرەکە لە مۆلیدەکانمان لە بۆنێەوە مۆلیدەکان تەحمل ئەو گەرمایە ناکە و گەرماکەش خۆتان چاکەزان گەرمیان خۆی هەر گەرمە جا بە بۆنەی گەرمیانەوە خۆشی مۆلدەکانیش هەر زۆر ئیشەکات تەسیری لەمان و عەتەڵمانی زۆر ڕۆدا تر ئەو عەتەڵانەیشە تر کێشەمان بۆ دروستەکە لەگەڵ هاوڵاتیانە لەگەڵ لژنەی مۆلیداتە جا ترەوە بەو شێوەیە. وەرزی هاوینی گەرمیان لە تەواوی ناوچەکانی دیکە گەرم و وشکترە بۆیە لە وزەی کارەبا و ئاویش خەڵکی پێویستیان زیاتر دەبێت سەر ڕایکەمی کارەبای نیشتیمانی مۆلیدەکانیش ناتوانن پێویستی هاوڵاتیان پڕ بکەنەوە کابینەکانی حکوومەتیش تاوەکو ئێستا نەکارەبا بۆ هاوینی گەرمیان و نەبۆ زستانی کوێستانیان پێ چارەسەر نەکراوە. هارون ڕەشید کەناڵی ئاسمانی پەیام کفری